هاوڵاتیانی بەشەرەفی هەرێمی کوردستان، مامۆستایان، فەرمانبەران، تەندروستکاران، ڕۆشنبیران، هونەرمەندان، هێزە ئەمنیەکان، تەواوی چین و توێژە ناڕازی و بەشخوراوەکان، تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان وەکو بزوتنەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئۆپۆزیسیۆنی دیموکراتی سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان ئێوە بە مافدار دەزانێت و خۆشی بە ئەرکدار. لای هەمووان ئاشکرایە کە نزیکەی 30 ساڵە دەسەڵات نەیتوانیەوە بە شێوەیەکی تەندروست ئیدارەی ئەم هەرێمە بدات و ژیانێکی شەرەفمەندانە و ئازادانە فراهەم بکات. ئەتوانین بە کورتی بڵێین لە ڕووی ئابووریەوە دۆخێکی شکست خوارد و لە ڕووی سەربەخۆیش هەرێمێکی بێسەروەری و بێشکۆ، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کۆمەلگایەکی ئیرادەشکێنرا و بێهیوا کە دەتوانین بڵین لە زۆر ڕۆوە شکستیان هێناوە. وێڕای هەبوونی خەڵکانی پسپۆر و دڵسۆز و شارەزا لە کەرتەکانی پەروەردە و تەندروستیدا دۆخی هەرێمەکەمان دەبینین. ئەم بارودۆخە پێمان دەڵێت ئەم حکوومەتە ناتوانێتەوە باشتر بێت، وەک لە پەیامی سەرۆکی حکوومەتدا هاتبوو کە قەرزداریشین. هاوڵاتیانی بەڕێز، ئەم حکوومەتە سایکۆلۆژیای ئەم میلەتەی باش ناسیوە، بۆیە جۆرەها ساختەکاری بەکاردەهێنێت بۆ کەمکردنی دەنگی ناڕەزایەتی و بەلاڕێدابردنی هەڵوێستی هاوڵاتیان کە هەڵوێستی ڕەوان. پێویستە ئێمەش ڕاستی ئەم دەسەڵاتە بناسین بۆ ئەوەی بزانین چۆن ڕوبەڕووی پلانە ساختەکاریەکانی ببینەوە. بۆ ئەوەش ئێمە وەکو تەفگەری ئازادی چەند پەیامێکی گرنگ ڕادەگەێنین کە بەشێکی کۆمەڵگە ئەرکدار دەکات و بەشەکەی دیکەی لایەنە سیاسیە ئۆپۆزیسیۆنە ڕاستەقینەکانی کە لە بەرەی گەلن بۆ بە ئەنجام گەیاندنیشی تەفگەری ئازادی بێگومان و دوودڵی ئامادەیە. بەڕێزان، هەمیشە دەسەڵات هەوڵ دەدا بە دروستکردنی کێشە سەرەتاییەکانەوە هاوڵاتیان سەرقاڵ بکات و کێشە بنەڕەتیەکان لەبیر هاوڵاتیان بباتەوە. بۆیە ئێمەش بانگەوازی دەکەین بۆ هەمووان بێجیاوازی، تکایە هۆشیار بن و خواستمان بۆ چارەسەری پێویستە سنووری باو تێپەڕ بکە. پێویستە پێش ئەوەی داوای موچە بکەین، داوای ڕوخانی ئەو هێز و لایەنانە بکەین کە بە ئەنقەست قوت و موچەی خەڵکیان بڕیوە. پێشەوەی داوایکردنەوەی دوکانەکانمان بکەین یان هاوکاری مادی لە دەسەڵات بکەین، ئەو ذهنیەتە بناسین کە ڕوبەڕووی دۆخێکی بەم ڕەنگەی کردوینەتەوە. لە ڕابردوودا بە شێوەی سۆز و عاتیفە ناڕەزایەتیەکان ڕێکخران، بێ هۆشیاری و داواکاری بۆ گۆڕینی ذهنیەتی دەسەڵاتداری هەژبوون خوازی. بۆیەش ئەنجامەکەی لەلایەک بێهیوایی هێنا و لەلایەک هاوڵاتیان سەرزەنشتی خۆیان کرد کە لە بری گۆڕانکاری لە سیستەم و ذهنیەتی بەڕێوەبەری هەندێک گۆڕانکاریان لە دەموچاو و ژیانی چینێکی دیاریکراودا کرد. ئەمڕۆ جارێکی تر ناڕەزایەتیەکان بەرەو قۆناغێکی دیکەی هەستیار دەچن. زۆر گرنگە بە ئەزمون وەرگرتن لە ڕابردوو بە هۆشیاریەکی تەواوەوە هەوڵی گۆڕانکاری بدەین. تکاوداوای ئێمە بۆ هاوڵاتیان ئەوەیە ناڕەزایەتیەکان بە پلان و پرۆژەوە ئامادەکاری بۆ بکرێت بە خۆڕێخستنی هاوڵاتیان و سازش نەکردن و پاشگەز نەبوونەوە و بەردەوامیدان. خاڵی بەهێزی سەرکەوتنی چالاکیە مەدەنی و فشارە جەماوەریەکان گەرەنتیکردنی خاوەنداریە، دەبێتە هۆی متمانەی هاوڵاتیان و بەدەمەوە هاتنی بانگەوازیەکان بۆ چالاکی. ناکرێت و نابێت لایەنێکی سیاسی خۆی بکاتە خاوەنی دەنگی هاوڵاتیان و ئەزمموی ڕابردوو دووبارە بکاتەوە بەکاربهێنێ بۆ گەیشتن بە دەسەڵات لەسەر ڕەنجی هاوڵاتی و خوێنی ناڕازی بەشخوراوەکان. کۆمەڵگەی وشیار و چالاک هەردەم بە دوای سیستەمێکی باشتردا دەگەڕێت کە ئەمەش حەقێکی ڕەوای خۆیەتی. سەبارەت بە هێزە سیاسیەکان کەسایەتی و ڕێکخراوەکانیش ئێمە هەمان بانگەوازیمان هەیە کە پێویستە هەمووان پێکەوە لە چوارچێوەی پلانێک و بەرەیەکی هاوبەشی دیموکراتی ئۆپۆزیسیۆنی حەقیقیدا کۆ ببینەوە، پرۆژەیەکی نوێ بە هەماهەنگی لەگەڵ نوێنەرایەتی خۆپیشاندان و ناڕەزایەتی چین و توێژەکاندا بنووسینەوە و وەکو سیستەمێکی ئەڵتەرناتیڤ پێشکەشی ڕای گشتی و ناوخۆیی جیهانی بکەینەوە کە بریتی بێت لە گۆڕینی سیستەمی حکومڕانی ئەم هەرێمە. ئێمە وەکو تەفگەری ئازادی پێمان وایە کە ئیدی ئەم دەسەڵاتە شکستی هێناوە و پێویستە هەموو هێز و لایەنە سیاسیەکان خۆیان یەکلایی بکەنەوە کە لە بەرەی گەلن یان دەسەڵات بە هەموو شێوەیەک دووفاقیش قبوڵ ناکرێت و بێواتاییە هێزێ قاچێکی لە شەقام و قاچێکی لە دیکەی لە دەسەڵات بێت. بەو ڕەنگە ڕووی ڕاستی هەموو لایەکیش ئاشکرا دەبێت. بۆ خۆمان تا دووە ڕادە ئامادەین و خۆمان بە ئەرکدار و بەرپرسیار دەبینین، بەڵام بەمەرجی سەرکەوتنمان کە گرنگە و بریتیە لە پابندبوون بۆ خاڵانەی کە لەسەرەوە باسمان کرد و قسەمان لەسەر کرد. بە پێچەوانەوە لەم قۆناغەدا ئەگەر ئێمە نەتوانین ئەو ئامادەکاریانە بکەین بێدەنگی باشترە. لە کۆتاییدا ئەم دۆخە کۆتایی نایەت، بەڵکو دەستپێکی دەربڕینی ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانە. بۆیەش دووپاتی دەکەینەوە تواناکانمان پێکەوە بە هەماهەنگی و بە پێشەنگایەتی ژنان و گەنجان دەتوانێت ژیانێکی ئازادانە و دیموکراتیانە بە شەرەفەوە بۆ خۆمان و نەوەی داهاتوومان مسۆگەر بکەین، ژیانێک کە هەمووان تیایدا ئازاد بژین و تیایدا ئازاد بیر بکەینەوە.